و چۆن سیستمی خۆراکیان ڕێک بکەنەوە بەهۆیەوەی زۆر خانم هەیە لە دەرەوە کارەکە ڕەنگە ئەڵێ من فرای ژەمی بەیانیان ناکەم یا فرای ژەمی نیۆڕوان ناکەم تەنها یەک ژەمم پێخورێ. ئێمە باسمان کرد پێش پرۆسی دووگیانی زۆر گرنگە ئەو خانمە فحسی هەموو فیتامینەکانی بکات چکم ئێستا کۆمەڵگەی ئێمە کە ناڵێن بەدەست نەقسی فیتامین دیۆ و هەروە کالیستیۆم و هەروە زینک کە ئەو سێ پێکاتەیە زۆر گرنگە بۆ ئێسکی مناڵ و هەروە گەشەکردنی مێشکی و خانەکانی جستەی لە کاتێکە کەی زانی هەموو شتێک نۆرماڵە ئەگەر نەقسی هەبوو بێ بە سەپلیمنت وەریگرێت ئەوە دکتۆر خۆی لەژێر چاودەی دکتۆرە ئەگەر نەقسی نەبوو ئەوە ئەتوانێت لە کاتێک دووگیانیە ئەبێ هیچ نەبێ خۆراکەکانی کە لە ئێوەتیایەتی هەتا زێت با بڵێت ئەو فیتامینانی کە ئەچێتە پێکاتەی دروستکردنی مناڵێکی تەندروست بە تایبەتی ئەوانە خورما با بڵین کە ڕێژەی مۆز ئۆڤۆگادۆ ئەو بینیم لێرە لای ڕێز بۆ نمونە ئەسپێناغ ئەمانە زۆر گرنگە خۆراکی بڵین پرتەقاڵ سێو ئەمانە هەمووی لە سێمانی ئەوڵ زۆر گرنگە بە تایبەتی ئەگەر بێت و نەقسیە بێ کۆرپەلەکە لە دایکی وەرەگرێت خۆی بێ بەش ناکە بەس دایکەکە بێ ئەو فیتامیناتانە ئەمێنێتەوە شیری باش نابێ لاواز ئەبێت تەندروست نابێت کەواتە زۆر گرنگە ئەو بەڵام لە سەرەتای سێمانگە هەوڵ بدرێت چاوری زۆر کەم بخورێت ئەو خوراکانی کە چاورن حتەسا توێژینەوە هەیە ئەڵێ ماسیە چاورەکان لە سێمانی ئەوەڵا نەخورێ باشترە بەڵێمانگی ئەوەڵا بەڵام شێم خۆت بە چ شێوازێک دروست کردۆ بزانامە تا چەند تەندروستە و لە چ قۆناکە کاتوانین بەکاری بێنی بۆ ئافرەت دووجیان ئەو شتانە خراپن کە نەبوون یعنی بەکاڵی خراپە بابەتی سوشی و ئەو جۆرەشتانە زۆر خراپە بەس ماسی کە بوو ینی خراپەکەی نامێنێ من لەگەڵ قارچکە حازم کردو لەگە بڕۆکۆلی حازم کردو و سپیناغیشی دیایە زڵاتەکەشم بە گڵۆبڕۆژۆ بە تۆی کونجی حازی کردووە ئەڤۆگاتۆ زەڵاتەش هەمیان هیچیان خراپ نین هەمیان باشن زۆر باشە ئەمە تەندروستە لە چ قۆناغێکە یاخود لە هەموو قۆناغەکانە تەندروستە ئێمە ئەیڵێن مادەی یۆد ئەو کە گەر بێت و فۆلیک ئەسید وەریگرێن مادەی یۆد زۆری تایە فۆلیک ئەسید و بە شێوەی مەجموعەیەکینە لەکو سەرەتا هەتا لەشی مناڵەکە دروست ئەبێ نابێ ڕێژەکەی زیاتر بێ ئەمیش مادەی یۆدی زۆر تایە بۆیەتر لە دوای سێمایە کە گەشی مناڵەکە گەورە ئەبێت ئەتوانێت هەموو جۆرێک بەس لە هەمان کاتە هەر چاوریش وەرنەگرێ چاوری وای لێکە کە لەشی زیاتر قەڵاو بێت بە تایبەتێ گەن نەجوڵێ بڕۆکلی و سپێناغ خۆی کە باسی کرد زۆر گرنگە بە تایبەتی چاوەنەر کە ئەمانە هەمووی وای لێکە کە ڕێژەی خوێن زیادەکە بڵێن خڕۆکە سوورەکان زیاکە خەپلەکان زیاکە مەناعی لەشی دایکەکە و مەناعی لەشی مناڵەکە بەرز ئەکاتەوە کەواتە من ئەگەر لە دائیرە یەک ژەم خۆم بەڵام ژەمێکی نەک برنجوشلە با ژەمێکی تەندروست بێت و پڕ لەو خۆراکانە و لەو کانزە و فیتامینانی کە زۆر زەرورە سێوێ بخوا لەو ڕۆژەیە مەسەلەن بۆ هەبێت مەسەن بروکلێ بکڵێنێت بە کوڵایی بیخوا تۆزە لیمۆی پیاکە بۆ نمونە پرتەقاڵی بخواتر و گەورەترین ژانەی ئەوە شیان نەبێت کە لە ماڵەوە نین شان ناتوانێت ئامادەی کاو لەگە خۆی بیباتە کاکە باسی کرد مەسەلەی گۆشتی سارد ئەوانی کە ئامادە کراوە بە ساردیخرە فەلەن زۆر خەتەرە زۆر خراپە و بە تایبەتی ئەو خۆراکانی کە لە ناو قوتوایە وانی مادی حافیزە هەدرەجی ئەمانە بەکار نەهێنن زۆر باشە